Angeles. نزیکا سالک به سرشر روسیا لدیجی اوکراینیا درباز دبو هیویا راوستاندنا وی شری نخویایا. 12 روزان پشتی عرض هجن لترکیا سیکس جبن آواهین حرفتی هاتن در اخستن. و سروک بری امریکا جیمی کارتر یه 98 سالی لمالا خواه لجر چابدریا ساغلمیه دیا. باش بخير هاتن برنامج كرد كونكشن جدنجي امريكا لواشنطن دمجمر حفتي سبيديا روجا يك شمية داخل شمو هيفيا دمن خوش جورا دخوازا سروكي اوكرانيا فولاديمير زيلنسكي ده شموي گوتكو وي نشان خرط جي ولاتن هفبند ورگرتنا كو روسيا دي ورا بر پرسيار کرن جي كريارن خوين دجي ولاتي وي دا خفتنا خوی عشویدی دزر نسکی گوت ما وی حفتی نشان خورد جهافکار خو ورگرتنا و پیامن برچاف د درباری بر پرسیار کردنا روسیا جبر ایریشن وی و تیرورا او لدیجی اوکراینیا و گلیوی بکارتینا وی گوت جی هر ایریشک روسی لسر هر عردکیان هر پارچه کا ولاتی ما دی انجام قانونی و بنچاف کرن و برچاو جبو دولتا تیروری هبا زر نسکی بالکشان ده سر ایریش نتنی ده سالا بوری دا لیدیسان جه سالا 2014 وره دماکو شر جاره یکم لرشحلات اوکراینیا دست بیکری. گاواکو هم اوکراینیا و هم جی روسیا هیزین خوی لشکری لرشحلات اوکراینیا زیده دکن خویا دکا کو روسیا نیزیکی دوروبرین باخمود دبا اف چد بهن او باجار بویا بروک شرین دجوار. ناو کسین کو باخموتا اوکراینای مانه هر کس مروکی کو جبر توپباران مریه ناز دکه. ده پرانیا مروان جزوه رویانه. او په مهانه کو ناوند شهر د اوکراینایه کو هر دو عالی په تندی جبو باجاری شهر دکه باخمود جبو اوکراینایه وکی سمبولا برخودان خودی نرخکی مازنه جبو روسیای جی گرتنا باجاری دبه به گاوکا گرینگ بر باجاری مازن یه هری نزیک وکی کراماتورس و سلوویانسک ما او سوکه ده باخموت تداویا چلی دا کشان دماکو دیار ندکر که روسیا او قازو نزیک دبه و دمیجی به دنگین توپ بناوبر لپاشمه شینین حریم گوتمه که وان هر تشت وندا کریه دکانا من هیا لی جخوا دکان تفویران بونه مالا من مزنه لی هاتیا بومبا گرن لی ام دجین نترسن افتشتین بجوگن تنه بومبا نه کمی چند هزار کس لباخموت مانه پرانیا وان به سوتامنی الکتریک و آو مانه دستارگیه که نزدیک خوبخشن اوکراینی و بیانی خارن او و خارنین گرم پیشکش دکن شینین حریم دبیجین مکو جه کمبونه جه تنیتیا جیانا بن ایریشان آرامی بوان چه دکه کارکرین آلکاری دبیجین کو او حبل ددن کو سرشوک دستارگیه آوا بکه جبر کو مترسیا نخوشیان هیا جبر پاکیجیا نباش. اندگل جنکی آخرین و مجی پرسی تجارت داوی کنگی سری خواه ششتیه و گوت افدمهن گومن پی خواه نششتنه. باجار و گندندن یه نزیک همه به تواهی هاتنه بردان دماکو هر دو ولاد جبو کنترل شردگه. لباخموت هنک نشتجیه مایی که به مهان تبن بمباران دادجین دبیجین که دوی دماکو هزین روسی نزیکتر دبن او نها خو آماده دکن که جی باجار درک هبن. هنک دنجی وکی نشان اکثر برندی دبیجین که او پلان دکن که بمینن او در نکهبن. ام ایدی فیر بونه به گاز و آو الکتریک بجین هم فهم دکن نوایا یا سرکه او که هم دخوازن بمباران راوسته اوکراینیا سرپیان بمینه جبو خاطر اوکراینیای ام دیوان همو زحمتیان بکشینن. روسیا و اوکراینیا جسال 2014 ایره و لوی هرمی شردکن. لی ایریش روسیای یا برفره یا سالا بوری بو صدام مرنا زیدتری جه 7100 سویلان.
ویرانکردنا برفره یا باجار و باجاروکین روشحالاتی و بنسازیا ده سرانسری ولاتی. راپورتا هیدر ماردوک جت وزل دنگ امریکا. سرک جو بایدن خو آماده دکا کو سالواگارا داگیرکردنا اوکراینیا جعالی روسیا و لروژا سیشم و بیتن بگوتاره که لپولونیا جیراناوی ولاتی بکا کو تیدا او دیسوزن امریکا جبو پشتگیریا برافانیا اوکراینیا جارکا دی بکا نو بکتوا هر چند پیویز دا افجی لدم زیدابونا نرازیبون کماریانا دی کنگرسی امریکی دا لسر سیاست بایدن. لەمیانەی هێرشە بەردەوامەکانی رووسیا بۆ سەر ئۆکراینیا سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا جو بایدن بڕیارە ڕۆژی سێشەممە بە وتارێک لە وڵاتی پۆڵەندا دراوسێ یادی یەک ساڵەی شەڕەکە بکاتەوە. جۆن کێربی وتەبێژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا ئەمێ ڕاگەیاند. سەرۆک بایدن بەڕوونی ئەوە دەخاتە ڕوو کە ئەمریکا بەردەوام دەبێت لە وەستان لەگەڵ ئۆکراینە وەک چەندی جار گوێ لێ بۆ دەڵێت تاو کاتێککە پێویستە. ڕۆژ چوارشەممە سەرۆک بایدن دەرفەتی کۆبوونەوەی لەگەڵ سەرکردەکانی نوێی بوخارست دەرەخسێنێت ئەوەی بە بینەوە ناسراوە. کۆشتی سپی وتی هیچ پلانێک نییە بۆ ئەوەی بایدن سەردانی ئۆکراینیا بکات وەنا لەگەڵ ڤلادیمیر زلنسکی سەرۆکی ئۆکراینیا لەم گەشتەدا کۆ ببێتەوە. بەڵام چاودێران دەڵێن ئەگەری کۆبوونەوەی پۆڵەندا لە نێوان ئەو دوو وڵاتەدا هەیە. دوایین جار ئەو دوانە لە کۆتای مانگی 12دا یەکتریان ناسی کاتێک زلنسکی سەردانێکی لە ناکاوی بۆ واشنگتن ئەنجامدا. چاودێران دەڵێن مۆسکۆ ململانەکان دەکاتە شەڕی پەرتبوون لە هەوڵێکدا بۆ وردکردنی ئیدارەی ئۆکراینیا و ماندووکردنی سەبر و ئارامی ڕۆژاوا. ئۆکراینیا سوودی چەکی تەکنۆلۆژیای بەرزی ڕۆژاوای هەیە بەڵام رووسیا سوود لە قەبارە گەورەی ئابووری و هێزی مرۆیی و توانای بەرهەمهێنانی بەرگری وەردەگرێت. هەوڵ دەدەین لێرەدا لە بنەڕەتدا هاوسەنجێک بەدەست بێنین بۆ ئەوەی توانای سەربازی پێویست بۆ ئۆکراینیەکان بدەین کە بتوانن ئەم شەڕە بە ئەنجامێکی سەرکەوتوو بگەێنن. بەڵام بۆ ئەوەی ئەو کارە بکەین بەبێ ئەوەی بێباکانە مەترسیەکانی جەنگی جیهانی سیان بەرز بکرێتەوە وەک سەرۆک بایدن حەزی لێیە بیڵێت و ئەوەش بۆ لێدان هاوسەنجێکی ئاسان نییە. لە کاتێکدا هێشتا پشتگیریەکی بەرفراوان بۆ ئۆکراینیا لە کۆنگرسدا هەیە هەندێک لە یاسادانەرانی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران کە ئێستا پارتەکەیان زۆرینەیەکی کەمی هەیە پرسیار لە ڕۆشتنی بەرفراوانی پارەی ئەمریکا بۆ کیێف دەکەن 40 میلیارد دلار وەک یارمەتی ئاسایشی و ئابووری و مرۆیی لە دوای داگیرکاری. ئەم شەڕە لە سەرشانی بازرگانی ئەمریکا دەکرێت و پلانمان چییە جەناوی سەرۆک؟ ئایا شەڕێکی بێکۆتایە؟ ئایا ئێمە بەردەوام دەبین لە خۆراکدانی ئەو جەنگە بە چەک کە بە تەواوی نازانین بەرەو کوێ دەڕوات یان چۆن بەکاردەهێنرێت تا چ مەودایەک؟ ڕاپرسیەکان دەری دەخەن کە ئێستا نزیکەی نیوەی ئەمریکایەکان دەڵێن پێویستە واشنگتن داوا لە کیێف بکات کە بە زووترین کات بە ئاشتی ڕازی بێت. وریاکاڵێ بۆ پاسی ودیکوا سوارە دەنگی ئەمریکا لە کۆشتی سپی. لە کاتێکدا کە ساڵێک بەسەر شەڕی رووسیا دژی ئوکرانیادا تێدەپەڕێت لە کۆنفرانسی ساڵانەی ئاسایشی جیهان لە شاری میونخی ئەڵمانیا سەرکردەکانی جیهان بەڵێنیاندا کە هاوکاری کیف بکەن لە کاتێکدا کە هێزەکانی رووسیا لە باخموت نزیک دەبنەوە. ئەو هەموو پشتگیریەی جیهان چ پەیامێک بۆ رووسیا دەنێرن یان رووسیا چۆن ئەم پەیامە دەخوێنتەوە بۆ هەندێک شیکردنەوە برێز مختار نەخشبەندی ڕۆژنەمەنووس و لێکۆلەر لە نەرویج لەگەڵماندایە. کاک مختار سپاسی کاتی جەناب دەکەم. ئەم هەموو پشتیوانیە لە ڕووی سیاسیەوە لە مەسلەی چەکداری کە یارمەتی ئوکرانیا بدەن یارمەتی ئەوە دەدات کە شەڕ لە کاتێکی زوودا کۆتایی بێت یانش پێچەوانە دەبێت. سڵاو ڕێزمەس لە خزمەتێ و بینەرانی بەڕێستانە لە حقیقەتە ئەمە شەڕێکی نێوان رووسیا و ڕۆژئاوایە نە شەڕی هەموو جیهان. دروستە هەموو جیهان ڕاستەخۆ لەم شەڕانە بەشدار ئەبن بەڵام خۆ بەشێک لە ئەنگری رووسیا و بەشێک لە ئەنگری ڕۆژئاوا. ڕۆژئاوا زۆر بۆی گرینگە خەتێکی سوور بۆ رووسیا دیاریکە و بۆ چینیش دیاریکات. ئەگەر ڕۆژئاوا لێرە چای ببێسێت و رووسیا هەموو ئوکراین دیاری بکات من پێم وایە کە لەو لاوە ئەو پەیامەی داوە بە چین کە ئەو منتەقە داگیرکە. من پێم وایە کە بە گشتیەکەی ئەم شەڕا ئەوروپا ئەوەی لە دەستیبەی ئەیکات بۆ پشتیوانی ئۆکراین کە رووسیا نەتوانێت حەدەست بەسەر هەموو ئۆکراینە بگرێ. بەڵام پێم وانییە کە ئەم یارمەتیانە ببێت هۆکاریەوەی کە لە ماوەیەکی کورتا رووسیا دەست هەڵبگرێت لە ئەو شەڕیان ڕۆژئاوای ئۆکراین چۆڵکە. پێم وایە بە هیچ شێوە رووسیا شاید نەتوانێت هەموو ئۆکراین بگرێت بەڵام خەتی سووری رووسیاش ڕۆژئاوای ئۆکراینە چۆن رووسیا دەست لەو ناوچە هەڵبگرێ خودی پوتین لە مۆسکۆ دەسەڵاتەکەی لە دەستەدا. کاک مختار شەڕەکە گەرمە
پێش ساڵێک لەم ڕۆژانە بوو وەکو دوێنێ بوو لەو توێژێکدا لەگەڵ دەنگی ئەمریکا 3 ڕۆژ پێش ئەوەی دەست پێکردنی شەڕ جەنابەت گوتت کە باڵانسی هێز نییە. ئێستا کە دەبینین ئوکرانیا بەرگری لە خۆی دەکاتن و هێزی هەیە و شەڕی دژی رووسیاش دەکاتن. ئایا بە بۆچوونی تو ئێستا هاوسەنگی هێز هەیە یان نا؟ من بۆ ئەوەی کە بتوانین دقیق مەسئلەکە تێبگەین نسبە هاوسەنگی هێزیان نییە لە هیچ بوارێکە، بەڵام بۆ مەسەڵەن ئۆکراین نەتوانێت لەوێ لە خۆی دیفاکە. سێری شەڕی وێتنام کەن، زۆر کەس پێی وابێ ئەمە شەڕی وێتنام و ئەمریکا بۆ ئەمریکا لەوێ شکستی خواروان نییە. چۆن ئیستا ڕۆژئاوا یارمەتی ئۆکراینەکەن چەند ئەوەی ئەوە لەو کاتە سۆڤێت یارمەتی وێتنامیەکانیە کرد. ئەمە ئیستا بە هەچی شێوە ڕۆژئاوا چ لە بواری ئابووری و سەربازیە یارمەتی ئۆکراینیەکانەکەن، بەڵام بەڕاستی هەم هێزی سیاسی و هەم هێزی سەربازی ئوکراین زۆر خۆڕاگرن، زۆر بە پلانەوە واردی ئەم شتانە بوون، بۆ هەموو شتێ پلانیان بووە. پێشەوە شەڕەکە دروست بێت دیارە هێزی سەربازی و سیاسی ئوکراین بە پلانەوە بە یەکگرتیەوە کاریان کردووە. ئەمەش هیوادارم ڕێبەرانی و مەسئولانی کوردی چاو لەو مەسئلانە بکەن بێتە تەجربە بۆ خۆمان. بە گشتێکی پێم وایە کە یارمەتیەکانی ڕۆژئاوا کە بەم شێوە دێت لەسەر ئەرزا باڵانسی هێز بۆ شێوە تەغییر ناکات کە رووسیا بتوانێت دەست بەسەر هەموو ئوکراینە بگرێت. بەم فاکتۆرانەی کە ئیستا لەبەردەستا هەن. باشەکە مختار، رووسیا کەڵک لەو ڕاستی وەرگرتووە کە خاوەن چەکی ناوکیە. ئەمە قسەی جەنابەت بووە پێش ساڵێک. شیکردنەوەی جەنابەت ئێستا لەم بابەتەوە و بۆچوونی ڕۆژئاوا بۆ بابەتی ئەوەی کە رووسیا چەکی ناوکیەوە هەڕەشش جار کردوویەتی. بەڵێ رووسیا کاتێ چەکی ناوەکی بەکار ئەهێنێت کە بزانێت بە گشتی دەسەڵاتی خۆی لە ئەسڵی خاکی رووسێدا تووشی مەترسیە بێ. زیاتر ئەمە وەکو خەتی سووری دیاری کردووە. پێم وانیە بەم زوانە دەست بۆ چەکی ناوەکی بەرێ. بەڵام ئەگەر یارمەتیەکانی ڕۆژئاوا بۆ ئوکراین بە شێوەیەک بێت کە رووسیا لە ڕۆژهەڵاتی ئوکراینیشا شکست بخوا، هێرش کرێتە ناو خاکی ئوکراین، ناو خاکی رووسیا و ئەم شتانە ئەمنیەتی گشتی ئاسایشی گشتی رووسیا خاتە خەتەرەوە بە دڵنیاییەوە بدونە هیچ شکێک رووسیا دەست بۆ چەکی ناوەکیە بەرێ. تەنانەت شاید چەکە ناوکی استراتیژیەکانی بەکار نەبرێ، بەڵام لە چەکی ناوکی تاکتیکی کەلکۆرەگرێ و شاید مناتقی مەرزی ئوکراین لەگەڵ وڵاتی پۆڵەندا کە لە ڕۆژهەڵاتە پێڵێن لە هێستان یا بەنادر یا هێزی دەریای ئوکراین کاتە ئامانجەوە کاتێ مەجبور بێ ئیسفادەی لێ کات. بۆیە ئەگەر تەوەجۆشکەن خودی ئاغای مەکرۆن کە لەم چەند ڕۆژە قسەی کرد باسی لەوە کرد کە نانەوێ هێرشکە ناوخاکی خودی رووسیا. ئاغای بایدنیش پێشتر ئاماژەی بۆی کردووە کە حەزن چەکێک بە ئوکراین نادەن هێرش کرێتە ناو خاکی رووسیا. بۆیە تیان لەو مەسئلەیە. من حەزەکەم باسی چین بکەم ڕۆڵی چین، بەڵام پێش ئەوە بەڕای تۆ ڕاستە رووسیا کەڵک لە درۆنی ئێرانی وەرگرتووە لەو شەڕەدا؟ بەڵێ ئیسفادەی لێ کات. ئەمەش بەهۆی ئەوە نییە کە ئەم درۆنانە زۆر پێشکەوتون، بەهۆی ئەوەیە کە زۆر قیمەتیان هەرزانە و لەم کاتەدا سەنعەتی سەربازی رووسیا کە بیاوێت چەک و چۆڵ دروستکە فرسەتی ئەوەی نییە خەریکەوە چەکانە بێ. موشەکەی کە رووسیا بەکارهێنێ لە $1 ملیۆن تا $5 ملیۆن قیمەتیانە. ئەمە زۆر ئەزینەیەکی زۆرە کە بیاوێت کەڵکیان لێ وەربگرێ. ئەم فڕۆکانەوە ئێران ئێدا بە رووسیا 20,000 تا $50,000 قیمەتێتی زۆر هەرزانە. بۆ رووسیا ئەوە زۆر ئاسانترە کە 100 دانە لەمانە بخا ئوکراینیەکانی 50 دانیشی بخەنە خوارەوە هەر 50 لە بواری ڕەوانیە. ئەم فڕۆکانی ئێران لە بواری ڕەوانیە تاسیری زیاترە تا بواری سەربازیەکە. چۆن ئەمە شەڕێکی درێژخایەنە زۆر بۆ رووسیا گرینگە هەموو ڕۆژێ ئەو ترسە لە ناو خەڵکی ئوکراین ئەساس بکە کە هێرشێکی هەوایی کراوە. خۆ قرار بێ هەموو ڕۆژێ موشێکی $1 ملیۆن بخات زۆر قورسەکە. کاک مختار پرسیاری کوتەم ئەوەیە لە کۆنفرانسی مونخ ئەڵمانیا زۆر لە داوایان لە چین دەکەن کە چەک بە رووسیا نەداتن. لەو شەڕەدا چین چ ڕۆڵێک دەبینێ؟ چین واقعیتێکەوەیە کە شەڕێکی زۆر ساردی گەورەی لەگەڵ هەموو ڕۆژاوا هەیە. ساڵ بە ساڵ ئابوووریەکەی خەریکە گۆرابێ و ڕۆژاواش ترسی ئەوەیان لەسەر چین هەیە. واقعیتەوەی کە چین پێی خۆشە ئەم شەڕە بەم شێوە بەردام بێ، بەڵام حەز ناکە رووسیا بدۆڕێ و حەزیش ناکە ئەم شتانە بێتە هۆیەوەی کە کێشەکانی خۆی لەگەڵ ڕۆژئاوای زیاتر بێ. پێم وایە یارمەتیەکانی چین کە تا ئیستا کردوێتی بۆ رووسیا بە شێوەی ئابووریە لە تەحریم حسارخستن سەر رووسیا نێکردووە خۆی گەورەترین خزمەت بە رووسیا بووە. بەڵام بە دڵنیایەوە حتمما بۆ چەک و چۆڵ ئیسا و چەک و چۆڵی پێشکەوتی پێویست نییە رووسیا، بەڵام لە ڕاکتەوە بگرە گولێ تۆپە وگرە ئەو تەچیزاتانە قەتەعاتی و سلاح پێشکەوتوانە نا، بەڵام سلاحای خوارەوە حتمما چین لەو زمینانە
جیهانەی یارمەتیانی کردووە و ئیشیکا چۆن بۆی گرینگە کە رووسیا لەنیکەم لەو شەڕەدا شکستێکی قرس نەخوا چۆن بدونە رووسیا چین هێزێکی وانە بتوانێت بەرامبەر ڕۆژاوا بیستی. بەرز مختار نەخشبەندی ڕۆژنەمەوان و لێکۆلەر لە نەرویج ئۆسلۆ لەگەڵ مام زۆر سپاس بۆیەوە دەست ناخۆش. لە هەفتەکانی یەکەمی شەڕی رووسیا دژی ئۆکرانیا ئەو پەنابەرانەی کە بەرەو وڵاتانی دراوسی هەڵاتبوون گەشتێکی بێ بەرامبەریان لە سەرانسەری ئەوروپادا پێشکەشیان دەکرا. دوای ساڵێک تاکە گواستنەوەی بێبەرامبەر شەمەندەفڕێکە کە لە پۆڵەندا بۆ ئەڵمانیایە و لەلایەن ئەڵمانیەوە پارەی بۆ دابین دەکرێتن، بەڵام شوێنەکانی ناو شەمەندەفڕەکە خواستێکی زۆریان لەسەرە. ئەم شەمەندەفەرە هەر بە دوو ڕۆژ جارێک شەوانە وێزگەی پێشمەشێڵ لە سنووری ئۆکرانیاوە بەرەو هانۆڤەر بەجێ دەهێڵێت. ئەم شەمەندەفەرە تەنها بۆ پەنابەران کار دەکات، بەڵام بەدەستهێنانی جێگەیەک لەنێو ئەو شەمەندەفەرەدا ئاسان نییە. لە وێزگەی پریمەشێڵ ژوورێکی چاوەڕوانی کراوە تا پەناگەیەک بۆ دایکان و منداڵان. ئەوانەی یەکەم کەسن کە نیشانەیەکی ئەوەی لە مەچەک دەکەن وەردەگرن بۆ ئەوەی بەدەستهێنانی شوێنێک لە شەمەندەفەرەکەدا مسۆگەر بکەن. خۆبەخشانی خاچی سوور سەرپەرشتی پرۆسەکە دەکەن. ئەلێکزاندەر ریبارچێک و خێزانەکەی لە شاری سێڤرۆدۆنیتسک لە بەرەی پێشەوەی شەڕ لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا هەڵهاتون. دوای دوو ڕۆژ چاوەڕوانی لە شێڵتەرێکدا خانەوادەکەی بلیتی سواربوونی شەمەندەفەریان وەرگرت کە دەکرێتە مەچەک و خۆیان بۆ چوون بۆ ئەڵمانیا و ژیان لەوێ ئامادە دەکەن. لە سەدا هەفتای شارەکە وێران بووە. بنیادنانەوەی شارەکە بەلانی کەم 3 یان 4 ساڵی پێدەچێت. بە دڵنیاییەوە من دەمەوێت بگەڕێمەوە بۆ شارەکەم. من لەوێ گەورە بووم، هەر بۆیە بەجێهێشتنی زۆر سەختە. ئێمە لە پێناو سەلامەتی منداڵەکانمان شارەکەمان بەجێهێشت. لە هەر ژوورێکی شەمەندەفەرەکەدا تەنها 6 کەس دەتوانن بخەون یان ئەو پەڕی 8 کەس ئەگەر منداڵ بن. شەمەندەفەرەکە تەنها 4 فارگۆنی هەیە. هاوکات 210 کەس بلیتی سواربوونی وەرگرتووە ئەوانەی بۆ هانۆڤەر دەچن. خۆزگە 5 یان 6 فارگۆن بوونایە، چونکە ئێمە زۆر پێویستمان بە فارگۆنی زیاترە بۆ ئەوەی بتوانین جێگە بۆ هەموو پەنابەرەکان لە شەمەندەفەرەکەدا دابین بکەین. پرۆسەکە خاو هەروەها سیستماتیکیە. خۆبەخشان هەموو بستێک چۆن کە هەبێت بۆ پەنابەران و کەلوپەلەکانیان بەکاردەهێنن. پەنابەرانی زۆر هەن کە دەیانەوێت بگەنە ئەڵمانیا. ژمارەیەک لە پەنابەران دەتوانن بە پارەی خۆیان بلیتی شەمەندەفەر پاس یان فڕۆکە بۆ ئەوروپای ڕۆژئاوا بکڕن، بەڵام زۆرێک لە پەنابەران هەموو شتێکیان لەدەستاوە و پشت بە خزمەت گوزاریە خۆڕایەکان دەبەستن بۆ پەنابەرێکی زۆر. ئەمە چاوەڕوانیەکی درێژە لە شەوێکی زستانی تەزێنەردا. خانوەکان بە تەواوی کاول بوون و هیچ شوێنێک نییە ڕووی لێ بکەیت. ڕووسەکان لە نیوە شەودا گوندەکەیان وێران کرد. جا نازانم لەکوێوە دووبارە دەست بە ژیان بکەمەوە. ئیستا ناتوانم خانوویەک بکڕم یان بنیاتی بنێم. نازانم چۆن بتوانم بژیم و نازانم یەزدان چی ئومیدێکمان پێدەبەخشێت. لە ئێستادا تەنها هیوا ئەوەیە کە لە جەنگ هەڵبێت و بە هیوای کاری خێرخوازانی ئەوانەی نانەسرێن. دوای دوو کاتژمێر 230 پەنابەر خرانە نێو شەمەندەفەرەکەەوە و شەمەندەفەرەکە لە کاتژمێر 10:30 شەودا باگەشتێکی 16 کاتژمێری بۆ هانۆڤەر لە ئەڵمانیا کەوتە ڕێ. بۆ هێنری ریچوێڵ سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. دیپلۆماتین پایە بلندین ئەمریکا و چینێ دوشەمویە یەکەم پەیوەندیە ئاستی بلند دەدنە بەرە وڵاتین واندا هاتکردن ji dema ku ئەمریکا باڵۆنە سیخۆریە چینێ بەری دوو هەفتیان ئیخستیا خوارێ. وەزیرê dervê ئەمریکا ئانتۆنی بلینکن پەیامەک شاند ku بەرنامە çavdîriya Pekînê ji cîhanê re eşkere bûye. Blinken û Wang Yi berpirsê herî payە bilindê siyaseta derve ya Partiya
کۆمونیستا چینê danûstandinên yek demijmêrî lê Münxê kirine ku li wir beşdarî konferansek ewlehiya nêfneteweyî bûn. Ned Price berdevkê Wezareta Derveya Amerîkî di daxuyaniyekê de got ku Blinken ji karbedestên Çînê re gotiye bernameya balonên çavdîriya esmaniya ya ku ketiya esmanê zêdetirî 40 welatan ji cîhanê re hatiye eşkerekirin. Her lê konferansê Münxê rêberên cîhanê daxwaz jî Çînê kirin alîkariya çek nedin Rûsya di şerrê de li dijî Ukrayna. Hevdem serokê Ukrayna daxwaz ji welatên Rojava kir lezê li alîkariyên leşkerî ji welatê wî re bikin. Gelo piştevaniya ku rêberên cîhanê soz dane bidin Ukrayna wê bibe sedemê ku Rûsya Peter Şergerm bike ya ne? Dr. Kemal Sîdo Rêveberê Ofîsa Rojhilata Navîn li rêxistiya gelên jêrgefan li Berlînê rastebixwe bi me raya. Spas Dr. Mosko çawa vê piştgiriya cîhanê ji kêv re şirove dike? Roj baş keke dexîl berî ku ez behsa vê bersiva vê pirsê bikim dixwazim hema çend gotina li ser konferansa Münşinê bêjim ji bo ku guhdarên we zanibin ev çi konferansa asayişa Münşinê ji sala 1966 da dest pêkiriye yani ev cara 58 ku li Münşinê konferanseke wisa salane çê dibe. Serokê konferansê balyozê berê Almanya Christoph Heusgen û hikûmeta federala Almanî her wiha hikûmeta eyaleta Bavarya finanseya vê konferansê dikin. Slogana konferansê eger mirov bi Almanî bêje Frieden durch Dialog yani aştî diriya diyalogê re ev slogana konferansê ye. Helbet Rusya bi çavekî nebaş li konferansê temaşe dike ji ber ku Rusya nehatiye dawetkirin di salên pêşî de belkî ji destpêka hebûna vê konferansê de Rusya beşdar bû. Wexta ku Rusya beşdar be dikare raya xwe bêje li ser tiştên ku rû didin nemana yan jî nehazîrbûna Rusya ji bo Rusya nebaşe lê ka mirov bêje eceb ji bo slogana konferansê rast e ku Rusya dûr keve ya na em dizanin Rusya şerekî nemavdar li dijî yasayên navdewletî li dijî Ukrayna destpêkirî ji bo ku berjewendiyên împeryalîstên Rusya bicî werin lê mirov dikare li ser wê yekê behs bike آیا نبونا روسیا دورده راسته یا نراسته او تشتکی دن باشه راسته یا نراسته لگور دیتنا من وقتا مروف تماشای سلوگانا کنفرانسی بکی یعنی آشتی دریا دیالوگی را گرک همو آلی حاضر بین یعنی مروف دکاره دعوت روسیا را بشینه بله و ده هندره کنفرانسی دا تاوان شر ین کو روسیا دکه آشکره بکه از باور دکم روسیا وی یکی زانبه و بخو حاضر نابه لی وقتا کو به دعوت کرن روسیا نه و کنفرانس بیتر راست گوتر به یعنی از باور ناکم روسیا حاضر بش برکو روسیا دزانه کو همو یعنی بگلک کسین بشدار و تلین خواه دریجی تاوان شر بکن کاتان هاجی کرن همو کسین کو آخفتن بگرج امریکیان حتی اوروپیان دف دا بجن روسیا و روسیا جی آماده نبوی وقتی گویی باش خراب او تشتگی دیاله ما دخواست و بتایبد جی نبس روسیا کرنا آلمانجا خو حتی چین جو انا دخوازن کو آلیکارین چک ندن روسیا اف بیامن آلیکاریا روش آوا چاوا چت باوریتا ویل روسیا الموسکو چاوا بین خواندن ام دزانن کو دنیا تدی نجی خیر خازان پکتی ولاتن دنیای سردارن وان ولاتان بتایبتی ولاتن کو رژیم وان وکو روسیا وکو چینه ایران ترکیه رژیم دیکتاتورینا به گوتنان جریه خود در ناکون آلیکاریا اوکراینیا راسته اوکراینیا دخوازه سرخابونا خواه بپارزه فشار دوی زیده ببل سر روسیا تاکو روسیا آشتی قبول بکه لیج آلیه کی دن مروف دکاره فشاره کدن لسر روسیا خورد بکه
ودن هندري روسيا دا خلق روسيا سياستا بوتين قبول نكن افيا كوي تشاوا تشيبا بالجوردي تنامن وامجي حروج لسرفيا كي دا اخفن وقتا كو ولاتن ناتو ولاتن روجافا راست جوبن دي سياستا خوادا يعني وكو ميناك جحازارو نهسدو شتو سيادا عند كونفرانسايا روجا كج روجان نوينركي ناتو بحثا تاوان شر ين تركيا نكرنا 2018 لديجي ياسايا ناف دولتي عفرين ها داغر كرن كسكي جناتو رخنا لتركيا نكرن وقتاكو سياستا ناتو راست جوبا دوبل مورال دوبل ستاندارد جوت ستاندارتي نبا وقالك خلكن روسيا ببينن كو مسألة روجافا براستي مسألة ياسايا ناف دولتية وخلك روسيا الدجي بوتين رابا ووقت دفشار لسر روسيا دبن هم جالية أوكرانيا فا دريا آليكاريا تشاكان وده عيني وقت ده سياستك راست جو باشا دفي ناتو بري هرتشتي لقل اندامن خوا وك اندامكي وك خوا تركيا راست جو با تاوان شرين تركيا براستي دفين روجن داويدا كورينا ده حتى آليكاريا عرض حاجه دربازي عفرين اگر ناتو نكا ناتو نراست قوية دكتور كمال يعني تشتقديد دي كونفرانس دا الدهمة بهيست او جي دماكو كامل هارس جيجرا سلوكي امريكي راقا هاندي امريكا بفرمي روسيا بالتاوان ديجي مروفاني لاوكرانيا تاوان باردكا الجبر ايريشن ويرسر سفيلان يعني افراقا هاندنا امريكي بجدوي جيجرا سلوكي امريكا واللي كونفرانس كني فنتوي ويغوهرينا كي بكا وببا غوهرتنا كوي تشاندي كاريغرياوي هذا وكم قلت روسيا تاوان بارا مسألة شردا دس بيكرنا شر بخوا تاوانك شما شر شي بو مروف دكارا بحثا ناتو جبكا لي كمالا هاريس نجي باورية حكومة أمريكي نجي باورية حتاكو لسر اندامكي ناتو وكا تركي ناخفن افيك للدنيا روش بروش خورتر دبا حمو دنيا دزانا كو جوت ستاندارتي هي سياسة امريكا دا د سياسة ناتو دا بوتين تاوان شر دكا لي دوي تاوان شر جعالية ولاتكي ناتو وقت تركيا واجي بين بحث كرن بيجو كرن يعني ما بس تاوا دكتور كمال ما بس تاوا كو اگر تركيا لهمبر تركيا تشتكي وصابكن وروسيا جا بيعمي بجدي ورقرا روسيا بيعمي بجدي ورناقرا حياه بله وروسيا جي ايران جي حمو ولاتن دنياي بيجن راستا نها مساله سياسيه حتى كو افيك نبا وخلق بيجا افشر لنافبرا الزلهيزة دايا لسر برجواندين نتوي ونجبو ما في مروفان وياسايا ناف دولتية دكتور كمال حياة شدي روش اعضاب تايبتي ولاتين اوروبي جدينا دا آليكاريا اوكرانيا دا ليفي دمي بشتي صالة كما دي بري صالة كما دبهيسكو مثلا اوروبي نكارن تشتكي بكنجبركو غازا وان روسيا تي وي زرارة مظن ببينن نها ام تكارن شي بيجن لكن داخل تشتي بيويس جبو اوكرانيا تيكرن وقتا كو عم جعالية روجافا المسألة بن هربت اوكراني بخوا قالك تشتادو خازن وما في وانج بركو ولاتي وان هاتي داقر كرن تعدل وانتي او حر تشتكي دخازن للجوردي تنامن تشتكو بيويس اوروبي دكن جبو اوكرانيا وتشتك نمايكو روجافا جبو اوكرانيا نكن وهر بكتجي بالي دكتور كمال سيدو بري اوفيسار وشلاطا نافين لريخستيا قالن جيرغافان لبرنيني بمرابو قالك سباس كاكي دخيل دنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. تیمên rizgarkirinê sê kes ji bin kavilên avahiyek artêşê derxistina Duhşembûyê 12 rojan piştî artêşa mezin li Tirkiye û li Sûriyê dayî.
ئەفزەلامێ و ji bin کاڤلان da asê mabû jin û zarokên wî jî di avahiya helweşiyayê da sax hatine dîtin li Hatayê. Parêzgeha ku li başûrê Tirkiya û rastî ziyana mezina artêjî bûyî. Tîma rizgarkirinê dibêje ku dê û bav sax mane lê zarok ji ber bêhîziya laşê xwe mir. Xuşkek mezin û cêwîkek jî mirî hatin dîtin. Li gora hejmarên fermî ku tên ragihandin di artihejê de zêdetirî 46,000 kesan mirine. Nûyenerên Ajansên Netewên Yekbûyî duh şemwê seredana Cindrîsê ya Sûriyê kirin ji bo nirxandina hewcedariyên alîkariyên mirovî piştî ku dever ji ber artihejê ya bihêz li Tirkiye û li Sûriye ziyanek mezin dîtî. Cêgirê koordinasyona alîkariyên mirovî yên herêmî David Cardin dibêje em dixwazin bi lez bersivê bidin. Nûyenerên Netewên Yekbûyî bi rizgarbûyan re û bi rêxistiyên herêmî re civiyana. Cindrîs yek ji bajarokên herî ku zêde ber bi ziyana artihejê ketiya li başûrê li beşên bakurê Sûriyayên dibin destê serheldeyan de ya. Netewên Yekbûyî ji bo operasyona alîkariyê ya ji Tirkiye zêdetirî $1 milyar pere daxwaz kirine û ji bo Sûriyê jî bangewaza $400 milyon dikin. Li başûrê Tirkiya piştî artêjî hestên dijberî penaberên Sûrî zêde derketine. Xelek wane bi talankirinê tawanbar dikin. Hêzên taybet û yên artêjî jî niha li seranserî Tirkiye bajaran yan li wan bajêrên ku ber artîjanê ketine belav bûne û niha hewl didin rê li wan bigirin li talankirinê û li hestên dijî Sûriyan. ژمارەی ئەوانی گیانیان لەدەستداوە بەهۆی بوومەلەرزەکەی هەفتەی ڕابردوو لە تورکیا و لە سووریا بەرز بۆ 42,000 کەس. کۆی گشتی زیانەکانی مڵک و ماڵ بەهۆی ئەو بوومەلەرزانەی کە هێزەکەی 7.8 و 7.5 بوو لەسەر پێوانی ڕێختەر وەک KCC ڕایگەیاندووە پێشبینی دەکرێت بگاتە نزیکەی $20 میلیارد. ئێمە تەنها دەمانەوێت چادرێک یا شوێنەکەوێت یایدا بحەوێنەوە. دۆزێک ڕووناکیمان دەوێت. ئێرە زۆر تاریکە. پێویستمان بە هەندێک ڕووناکی و مۆلیدەیەک هەیە بۆ کارەبا. وەک لێرە دەیبینن 8 خێزان خەریکە ڕق دەبینەوە. زۆر ساردا. پێویستمان بە خۆگەرمکردنەوە هەیە. نەبوونی شوێنی حەوانەوە لەم زستانە ساردەدا بۆتە کێشەیەکی گەورە بۆ زیندوماوان و لێقەوماوانی دوای بوومەلەرزەکە بەگشتی و بۆ پەنابەرانی سووریاش لە تورکیا بەتایبەتی. نازانم بۆ کوێ بچم خوددا دەزانێت وە گوتم 8 خێزانی لێرە ئێمە لە ژێر ئاسماندا بەبێت چادر دەژین منداڵی لێیە کەسی بە ساڵات چوومان لەگەڵدایە زۆر ساردا. ئەو خەڵکە هەرچی هەیەن بوو بەهۆی بوومەلەرزەکەەوە لە دەستیان داوە لە ئێستادا تەنها خوازیارن شوێنێک هەبێت بۆی بچن و لە سەرمادا ڕق نەبنەوە. پێویستمان بە چادر هەیە پێویستمان بە پێڵاو پێویستمان بە هەموو شتێکە هیچ شتێکمان نەماوە نەمانتوانی هیچ شتێک لە ماڵەکانی خۆمان بهێنە دەرەوە خانۆکەمان بە تەواوی وێران بووە هەمومان ماڵمان وێران بووە. شەقامەکان بۆتە ماڵ و شوێنی نیشتەجێبوونی هەندێک لەو خەڵکە ئەوان داوای بەتانی و خۆگەرمکردنەوە و خواردەمەنی دەکەن. ئێمە لەسەر شەقامەکان ماوینێتەوە پێویستمان بە ئاو کارەبایە هەروەها پێویستمان بە چادر یا خانووە دواتر پێویستمان بە خواردنی باش هەروەها بەتانی و ژیانێکی باشمان دەوێت. گرفتێکی دیکەی تاڵانکردنی شتومەکی ئەو بیناوێران بوانەیە کە بەهۆی بوومەلەرزەکەەوە بوون بەدار و پەردوو. ئێمە دەچینە ناو وێرانەکانەوە دەچین ناو باڵەخانەکانەوە کە خەریکە دەروخێن بەڵام ئەو خاون فرۆشگایانە دەڵێن بۆ ئەوە هاتوین کاڵاکانمان وەربگرینەوە هەمویان تاڵان چین چۆن بزانم ئەم کاڵایەنە هی ئێوەن بۆچی ڕایان کرد کاتی ئێمەیان بینی ئەگەر تۆ خاون فرۆشگا بیت بۆچی ڕادەکەیت. ئەوان دەڵێن ناکرێت نەتەوەیەک یان هەر کۆمەڵگەیەکی دیاریکرا و تاوانبار بکرێن بە دەزی و تاڵانی ئەوان دەڵێن کارەساتەکە هێندە گەورەیە ناکرێت خۆمان سەرقاڵکەین بە کێشەی لاوەکیەوە بۆ ئەوەی ڕێگری بکەین لە توندڕەوی و ڕقوچینەی نەتەوەپەرستی و ڕەگەزپەرستی یاسا دەتوانێت ئەو گرفتە چارەسەر بکات. لە حاڵەتەکانی بوومەلەرزە و کارەساتی لەم جۆرەدا دزی و تاڵانکردن دەکرێت ڕوو بدات بەڵام هەڵەیە بیگەڕێنینەوە بۆ یەک نەتەوە یان بۆ یەک ناسنامە ئەوە هەڵەیە و دەبێتە هۆی جەمسەرگیری بۆیە من لەگەڵ جەمسەرگیریەکی لەو شێوەیە و بە ئامانجکردنی سووریەکان نیم ئازارێکی گەورە هەیە کاتێک هەموو کەسێک لێرە بە قوڵی ئازار دەچێژێت بەبێ گوێدانە ئەوەی چ ناسنامەیەکیان هەیە یاخود کێن
زیادکردنی ڕەگەزپەرستی لەسەر ئەمە و ڕژاندنی لە ڕێی میدیاکارەوە دەبێتە هۆی تەقینەوەی تووڕەیی لە کۆمەڵگادا. من باوەڕم وایە ئەمە دەتوانێت لە هەموو ڕوویەکەوە دۆخەکە لە هەردوولا خراپتر بکات. خەڵک ڕخنە دەگرن لە حکومەت هاوکات خەمی دابینکردنی خواردن و پێداویستی خۆگەرمکردنەوە و بەتانی و دابینکردنی نان و ئاو بۆ لێ قۆماوانی بوومەلەرزەکە هەموو جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. بەڵام ئایا دەتوانرێت بەو دەم و دەستا ژیانی زیندوماوان و لێ قۆماوان ڕزگار بکرێت؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. ارتجین به 2 هفتیان لترکیه دای به هزاران آواهی حرفاندنا و ترس حیا به هزارین دیجی به حرفن دیاره نها و پشتی و ویرانکاریا ارتجین لترکیه و سوریه داین سلامتیاخ آواهیان کتیه هزرا هر کسی شرداری استانبولی هوشیاری دکو اگر ارتجک مزن وکاوینا لباجاری کوهری مازنه لترکیه بقومه دبکو نزیکی 9000 آواهی بکوون بر خطره حلوه شاندنی لی پرساکو نهاتی کرن او گلو او آواهین کو زرار دیتنا ده ارتجین بری 2 هفتیان دا خلکی واناوی بکارن جارک دیتی ده بجین ادریس بدرخان اوگلو پروفسوری آلیکار لبشا عند زیاری لزانکویا دجلا یا آمد نهار است خب بمریا دکتر قال که سپاس جبوا لترکیه مزانن دی بجین کو 345,000 آواهی بر به زیانا ارتجا بری 2 هفتیا کاتنا چند آواهی لآمدی هرفتینا و چند ببر زیانی کاتنا زیان دیتنا خلکی وان نکارنها تدبجین. بله مرحبا شتره نهو تواهی آمده امتکاری بیجه همه نیزی که 9 میلیونک شقه هنه شخلی آوا بینا شخلی بینا یعنی هر انسان که دایره که اوی هست جه که اوی هست دبه همه بیجه نیزی که 9 میلیونه که نو دیاربکر آمده ام بیجی تواهی سر اول ده نیزیک 20 آواهی هلوشیان نهوجی آواهی خطرت دهی ین بین والا کرن و لازمه که به هلوشاندن 700-800 دبوره یعنی یاد بیجم تخمین من راحتی که خال 1000 بده چونگو اف هجماره ها هر دایم ته گورتن ته زیده دبه سر اول ده دوری 200 آواهی یا 250 آواهی پاشه بی 400 500 9 700 800 بوریه وی از باجر دیگرم دفعی تصویت وی هم دبینی وی آواهی آمده جم دزانی خطر انتدهی ممکنه اف رقم ها بچک دیجی زیده تر ببن. بله. باشا دکتر هنها دیار بکری سرپرشتی جمعه که اندازیارن دلخواست دکن کو زرار آواهین لور ارتجی دیتنا دنرخینن. اوی کو زیان دیتی چندی امکان هنده بین درست کرن حتی یان چاک کرن جبو خلکیوان وگرن. بله نهو اف امکان هلبت بلکه گلک جواباهی و مرود کار درست بکه اما پر زحمت وی دیجی آبوری که زیده جرا لازمه یعنی هنک آواهی هنه تو خراب بکی چکی چتره یعنی مصرف گل زیده جرا دچ ولی ام بجی نتشتک گلک ام بجی باسیت ام بچی اما آواهی 4 روزا 5 روزا مه که بلکه 7-8 ماه زمان جرا لازمه پروژه حاضر کردن پروژه لازمه و 3-4 هفته دستینه و آبوریه که گلک زیده لازمه یعنی هنک آواهی مصرفی که ولی زیده تلبی که هش خود آواهی خرابی که نو و چکی 105 مصرف آواهیه که 105 تلبی یعنی آواهی یک به چه قیمتی به چک کردن بلکه نی قیمت به تلبی حتی تو آواهی ساغلم بکی به جاش بر وقاسی اف آواهی انهول مصرف های زیده بچند بجی بخرا کرن نو و بچکرن چتره به جا اف آواهی ما یا راستی اوید بجن تابی پروبلم تدانه گرک بین والا کرن بلکه مگوت بلکه 700 خانی بن بلکه هجمار و به 1000 خانی اما مخابن بلکه 10,000 خانی آمده هنه روشا اوه هاتی والا کرن نش جداتره یعنی جبر چی؟ جبر کو خطر ها بله فرمو
تصادفی و ارتش ده خطره و ده نچه بیا بلکه هند تشت بسیط هنه چون ارتش خوشی سنترال دیاربکر بی چند 400 کیلومترش دیاربکر دور جبر به قاسه مخابن یعنی ویل کنونش بریان هم مکری مقاله که بجی مثلا نویسه بی 10,000 مخابن 10,000 نه 10,000 خانین بینا نه کو شقه بینا که ده 24 شقه هنه 24 دایره هنه 3 دایره هنه تو واجب شمیری تواهی آمده نزدیک 9 میلیون دایره هنه به جا طایبتی اون که اون هاتی چه کریم پیشیا 10,000 و 10,000 خانی بینای هولی هنه ام بجی تو بکی دایره بلکی 40-50,000 اف خانیان ها ووانیان ها دوی زو ندارن که هان بخرا کرن هانجی به زخم کرن البته الگوروان گوتن هانجی یعنی یک هز دکه بمظنیا و کارساتی او جی يعني جها هندي كو شاردار اسطنبولي بيدو دلي بيجك واجر ارتحجك بفيه زاكو باشور وجلات داي اجر الاسطنبولي ببا ونوت هزار آواهي بين هالرفين لسر آستي تركيا حياة چندي خطرة يعني حياة چندي كو خطرة مظنة جبو مثلا ارتجيانو مثلا جدزدان جيانا خلقي جبر كو آواهينا ندرس تشيكرينا من پرسیارت تام فهم نکی يعني خطرة يعني اگر ام بهیسین که شهردار استانبول دی بیجن 900,000 آواهی استانبولی کو باجری هری موزون و هری پیشکفتی ولاتا اگر هاتو ارتجک ببا ویرام ببن لسران سری ترکیه و چاوابا بله تو بجی بله مفهم که نهو یا راستی استانبول باجرک راستا پیشکتیه اما مخابن تشتین نب کنترل دهاتی چکرن گلک زیاده چه بینه زو مازم بیا باجار زو مازم ببا کنترل جیت ضعیف چید با دیاربکر جی آمده جی مثلا پروبلم هری مازن اف تشتا اف آواهین ما 10,000 آواهی ما کنگ چه بینه چما چه بینه زمان کوچبری که زیاده چه بیش با گنده چوی باجارا هجمارا شینین آمده ام بیجی 2 سال 3 سال ده زمانی که وقتا گل کندگ ده بود دقت سقط یعنی 200-300 هزار هجمار شینین دیاربکر بود 800,000 900,000 اما جهده به جا دقت سقط اف هجمار انسانش ورا آواهی لازمه اف آواهی و نو برده هاتی چکرن گلک نباشات نچکرن گلک به کنترل بدنتیم گلک پروبلم وحنه طایبتی اف آواهی هر ریسکه که گلک مازنده دیار کرن دوی شکل استانبول جی گوشبری که گلک زیده چه بیه و دیجی یعنی ام بیجی روش استانبول و دیاربکر نگل شک دو جدوه بلکه یا دیاربکر یا آمد استانبول چطر جی به وجود دوی سرویتشته لیکولین لازمن دکتر اسمین خواستش تو پرسم یعنی اگر آواهین کو نها راستی زیانی بونا نو بین آواکرن یعنی یک نو خانی کش خورا آواب کلوی هریمی يعني إمكانك يكي هيا كو لغورا كودا ارتجيانا لغورا رنماي زانستي آفا هي كيش خورا دروز بكا يعني إمكانيات الدولتية بله امکان هست یا راستی نهوش خواه دولت جی کنترل دکه تعقیب دکه بجی که بلا آواهی گورا قودا دپرمه چه بر رزقنامه دپ ارتش چه بر رزقنامه ترکیه رزقنامه که هر یک مدرنه دولت امریکی دولت اروپایی جی و تشته تصدیق دکن بجن یعنی قوده ده رزقنامه ترکیه حاضر کردن تو پروبلم نینه گلی که گورا و رزقنامه حچی آواهی ها بچه کردن ارتش ده تو پروبلم تو خطر نوچه بند پروبلم گورا و رزقنامه نای چه کردن حچی چه که دوی گورا و چه که یعنی دولت جی به کنترل ده که زور ده دواقعا به گوری رزقنامه چه که لوه جا دادید انهو کامپانیا که یا اندازی ها را هید بیجه که هر آواهی که را مهندزک اف کامپانیا ها و سال که ده ساله روه دبن چونگو نهو هر آواهی که مهندز کنترل ناکه نو تو آواهی که ده قد چتکی بینا که مازن چتکی
کنترل و سر وده ام بيجي مسؤول وده نه مهندسه بله او شاگردن بتونه چتکن حسی چتکن او قلبی چتکن او سر خوا چتکن هل بس مثلا گندلی و پارا خوارنی و بارتیلاجی تین بحث کرد مثلا درست کردن آواهیان دا ادریس بدر خان و گلوب بوده پروفسور علی کارج بشی اندازیاری لزانینگاه دجله لآمدی بمره بقول که سپاس خیر و سلامت سرچاوا ئایا باڵاخانەکان سەلامەتن لە هەرێمی کوردستانی عێراق هەرچەندە بەپێی ئامارەکانی دەستەی وەبەرهێنان زیاتر لە 200,000 پرۆژەی وەبەرهێنان هەیە لە هەرێمی کوردستاندا بەڵام بەپێی قسەی شارەزایەکی بواری بیناسازی و دەستەی وەبەرهێنانیش بەشێک زۆر لەو باڵەخانە مەرجی سەلامەتیان تیان نینە لە ئەگەری ڕوودانی بوومەلەرزەدا بەتایبەت ئەو باڵەخانانەی کە لە گوندا دروستکراون دەستەی وەبەرهێنانیش ئاماژە بۆ دەکەن کە دەبێت لە مەودووە بە زووترین کات ڕێنمایی پێویست لە بواری وەبەرهێنان دەربکەن و کاریش پێ بگرێت. دوای بوومەلەرزە کارە ساتبارەکەی تورکیا و سووریا لە هەرێمی کوردستان پرسیار لەسەر سەلامەتی بیناکان دروست بووە کە بە پێی قسەی شارەزایان هەرێمی کوردستان لە هێڵی سووردایە لەسەر ئاستی عێراق بۆ مەترسی ڕوودانی بوومەلەرزە. ئەمە یەکێکە لە پرۆژە دیارەکانی شارەکە کە لە قۆناغی جێبەجێکردندایە ئەندازیارێکی بیناسازی کە مامۆستایە لە زانکۆی هەڵەبجا بە دەنگی ئەمریکا دەڵێت زۆربەی پرۆژەکانی شارەکە مەرجی سەلامەتیان بۆ دانەنراوە. ئەو بینانەی کە لە کۆنا دروستکراون ئەتوانم بڵێم زۆرێکیان حسابی ئەو ێزە ئاسۆیە نەکراوە بەڕاستی ئەو بینایانە پێویستە دووبارە حکوومەت بە لیژنەی پسپۆر چێک بکرێتەوە بە دوواداچوونیان بۆ بکرێتەوە ئەگینا ئەتوانم بڵێم مەترسیان لەسرە لە کاتی ڕوودانی بوومەلەرزەیەکە کە پلەکەی زۆر بێ با بڵین ئەتوانین بڵێن ئەو بینایانەی کە دیزاینەرەکە لە کاتی دیزاینەکەیە حسابی مەترسی بوومەلەرزەی بۆ کردبێ ئەو بینایە سەلامەتە کاتێک کە لە حساباتەکەیە لە دیزاینەکەیە حسابی ئەو کرابێ. لە هەرێمی کوردستاندا 250,000 یەکەی نیشتەجێبوون هەیە لەو ژمارەیەش 150,000یان بە شێوەی باڵەخانن بە پێی قسەی شارەزایان و ئەندازیارانی بواری بیناسازیش بێت بەشێکی زۆر لەو بینایانە مەرجی سەلامەتیان بۆ ئەگەری ڕوودانی هەر کارە ساتێکی سروشتی تێدانە. ڕۆژی 9 مانگی دوو وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بە دەنگی ئەمریکای وتبوو کە فەرمانی کردووە وەرکشۆپێک ئەنجام بدرێت لەسەر سەلامەتی بیناکانی هەرێم. هەرچی دەستەی وەبەرهێنانیشە کە بەرپرسن لە پێدانی مۆڵەت بە پرۆژەکان نایشارنەوە کە حسابی بوومەلەرزە لە بەشێکی زۆر لە پرۆژەکاندا نەکراوە و لاگەری ڕوودانی کارەساتیشدا پێ ناچێت دانیشتوانیان سەلامەت ڕزگاریان ببێت بۆیە دەڵێن دەمانەوێت لە داهاتوودا بە جددی کار لەسەر بەرزکردنەوەی کوالیتی بکەین و بە جۆرێک بیناکان بەرگەی کارەساتی نەخوازراوە بگرن لە هەرێمی کوردستاندا. هەموو پرۆژەکانی لۆکۆست و میدیەم کۆست هیچ حسابێکی بابەتی بوومەلەرزە و ئەم جۆرە کارەساتانیان بۆ نەکراوە. ئەو پرۆژانەی کە بۆ ئەو دوو جۆرە بۆ دوو توێژەی کۆمەڵگا دروستکراوە خۆیان ناگرن. بەڕاستی لە تورکیا زۆر خراپترە بێ بەڕاستی هەنێ لە پرۆژەکانمان لە کوردستانە نەک مەسەلەی زیلزال و بوومەلەرزە و شتیوە بەڕاستی بەرگەی ئاگر کەوتنوێ ناگرن بەرگەی جاری وایە لافاوێ ناگرن هەغوای ئیتر ئێمە لە سبەی ناڕا دەستکەین بە دانانی میکانیزمێکی گونجاو بە ڕێنمایی زۆر گونجاو. بە پێی قسەی شارەزاکەی زانکۆی هەڵەبجە بێت لەبەرەوەی هەرێمی کوردستان لە هێڵی سووری بوومەلەرزەدایە پێویستە حکوومەت هەرچی زووە پێداچوونەوە بە کوالیتی باڵەخانەکاندا بکات بە تایبەت ئەوانەی لە کۆندا دروستکراون. ئەگە سەرنجی خەریتەی عێراق بدەیت بۆ ئەم پارامێتەرانە ڕەنگەکەی تۆخترە هەتا ڕەنگەکەی تۆختر بێ ینی لێرە ئەو فاکتەرەمان ئەو پارامێتەرەمان زیاترە بێ کە زیاتر بوو ینی ترسمان بۆ بوومەلەرزە زیاترە بێ ینی ئەو ناوچانەی کە لە کوردستانە هەمانە بەڕاستی مەترسی بوومەلەرزەیان لەسرە. هەرچەندە هەرێمی کوردستان بەردەوام ڕوبەڕووی بوومەلەرزە دەبێتەوە بە گوڕی کەم بەڵام لە ساڵی 2017دا بوومەلەرزەیەک بە گوڕی 7.3 پلە ڕوویدا کە هەرێمی کوردستانیشی گرتەوە بەو هۆیشەوە زیانی گیانی و مادیشی لێکەوتەوە. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. جیمی کارتر سەرۆکێبەرێ ئەمریکای 98 ساڵی کوژ ساڵە 1970 وەرە هەتا 1970 سەرۆکاتیە گەلی ئەمریکی دیکرد لە ماڵاخوا لەژێر چاودێریا ساغڵەمیەدایە و ئەوێ دەما خۆیان مایی
یژی ژیانەخوا لە مالاخوا دەرباز بکە ئەڤە لە گۆڕا ڕێخستیا کو کارتەر دامەزراندی دیبێژە هەژی گوتنیە کو سەرۆکێ بەرێ جیمی کارتەر پشتی کو سەرۆکاتیاوی بەداوی هاتی دەستداکارێن مرۆڤانی و ڕێخستیەک دامەزراند ji bo alîkariya xelkê kêm diramet ji bo avakirina xaniyan nebitine li Amerîka belku li seranserî cîhanê ji bilî wêna jî wî beşdarî di çend hewlên aştiyê da di nav milletan da kiriye bi taybet İsraîlî û Filistîniyan piştî ku George Bush bû serokê Amerîka. Bi vê çendêm tên di mahiya bernama îroya Kurd Connection heta sibehê digeynek her şad û bextewar bin.